بۆیە من قەناعەتم وایە خۆشبەختترین کەس ئێستا ئەوەیە کە مێژوو شاهدی لێبدا مامۆستا زاهیرە. خۆ ئێستا هەست بە بۆ شاییەکە ئەکەین ئیترەوەز مامۆستا زاهیر نەما، بەڵام یادەوەریەکانیمە، مێژوویمە و ئەوەی بەخشیمە و تەواجد و ئەو مێژووی کە لە ڕووی کاری هونەریەوە نووسێتەوە وەکو بەرجەستەکردن، وەکو ئامادەکردن، وەکو پشتیوانی لە یاد و یادەوەری و هزر و بیری مەدا ئەمینێتن. بۆیە هەندێک کەسێ ڕاستە جەسەدیان نەڕوا بەڵام ڕۆحیان لەگەڵەمە گەشە ئەکاتن، ڕۆحیان لەگەڵەمە ئەمینێت و ڕۆحیان لۆمە ئەبیتە دەرس دەبیتە ئامۆژگاریەک لۆمە. بۆیە من قەناعەتم وایە خۆشبەختترین کەس ئێستا ئەوەیە کە مێژوو شاهدی لێبدا مامۆستا زاهیرە. چونکە مامۆستا زاهیر ئەوەندەی بەخشیە بە پرۆسی هونەری لەو شارە لە کوردستان قەت وەسفی نییە و کەس ناتوانانی لە چوارچێوەی کەوانەیە کۆی بکاتەوە. ئێوە زۆر یەکتری نزیک بوون، وەگوتم لەگەڵ خانۆدێکە کەسێکی چۆن بوو لە کارکردندا تا چەند مشتاقی کارەکەی خۆی بوو. ئەزان ئێوانە قسەی دوای مردن نییە ئەیکەم، ئەوە قسەی حەقیقەتە شاهدی لۆدەم. پیاوێک بوو ڕق لە دڵ نەبوو، پیاوێک بوو ئەگەر ئیشت پێ بالۆیە کردی، پیاوێک بوو بە هەڵوەست بوو، پیاوێک بوو هەمیشە هەوڵی دەدات جددیە لە کارەکانیدا ببینیەوە، هەمیشە دەیویست بەردەوام ئەو پەیامە هونەری کە جاران هەیان بووە تحویلی بکە بۆ جزی لە چیتکە. بۆیە من قەناعەتم وایە ئەو بۆشاییەی کە مامۆستا زاهیر لە دوای خۆی بۆی مەجێ دڵتۆ پێویستمان بە کاتێکی زۆرە تا پڕی بکەینەوە کە زۆریش زەحمەتە. مامۆستا زاهیر عەبدوڵڵا بەداخەوە ئێمە هونەرمەندێکی گەورەمان لەدەستدا، هونەرمەندێک کە ئەستەمە ئەم جیلە ئاڵتونیە جوانە کە هەمان بوو لەو هونەرمەندە باشانە بەداخەوە هەرێکیشیان کە دەڕۆن زۆر بە زەحمەت جێگەیان پڕ دەبێتەوە و ئەستەمیشە جێگەی پڕ بێتەوە. کاک زاهیر عەبدوڵڵا ئەستێرێکی دیاری نێوان شاری هەولێر و سلێمانی بوو و توانی بووی لە نێوان هەولێر و سلێمانیدا جوانێکی باش دروستکە. بەرهەمێک لە سلێمانی هەبوایە بەشدار بوو، لە هەولێر هەبوایە بەشدار بوو. ئەو خەونی ئاواتی ئەوە بوو کە لە کارە هونەرەکانی بەردەوام بێ، لە نووسین بەردەوام بێ. زاهیر عەبدوڵڵا میدیاکارێکی باشیش بوو، بیرمان نەچێ ئەمڕۆ ئێمە میدیاکارێکمان لەدەستدا. ئەو ساڵانێک لە کەناڵ لە تەلەڤیزیۆنەکان با بڵێین کاری ڕاگەیاندی ئەنجام داوە کە یەکێک بوو لە پێشەشکارە جوانەکان. بەداخەوە کۆمەڵێک هیوا و ئاوات هەیە، هەموو مرۆڤێک بەڕاستی هەو ئاواتی هەیە، بەڵام قەدەری خوای گەورە و نەخۆشی ئەمە هیچی لەگەڵ ناگوتری.